بەرنامەی گەشتوانی ئەمڕۆمان دەستپێکمان لەم تافگە جوانەوەیە سەرنجی گەشتیاران و شاخەوانان بەخۆی ڕاکێشێ چکە دیمەنێکی جوان کەشێکی فێنکی هەیە وەرن ئەمڕۆ لەگەڵمان بن باس و خواسێکی تایبەت بەم ناوچەیەکەین لە قەزای ماوەتی. قەزای ماوەت قەزای ماوەت بە دووری 55 کیلومتر کەوتۆتە باکووری ڕۆژهەڵاتی شاری سلێمانی هاوسنورە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان. ماوەت دەکەوێتە نێوان قەزاکانی شار باژێر، دووکان و پشتر لە باشووری کوردستان و شارەکانی سەردەشت و بانە لە ڕۆژهەڵاتی کوردستان. ماوەت لە ڕووی شارستانیەت و ڕۆشنبیریەوە مەڵبەندی باب و باپیرانی بابان بووە. خەڵکی ئەم دەڤەرە زیاتر بە کشت و کاڵی ئاژەڵداری و باخەوانیەوە خەریکن. تافگەی سەرسوول با 2 کیلومتر لە ماوەت دوورە و دیمەنێکی جوانی بە ناوچەکە بەخشیوە. بەهۆی کەشوهەوا و سروشتی دڵڕفێنی ساڵانە گەشتیارێکی زۆر ڕوو لە ماوەت و گوندەکانی دەوروبەری دەکەن. ئارەزوو خان ئێمە هێنا بۆ ئێرە بینیم جەنابەت هەم وەکو سەرپەرشتیار هەم لیدەری ئەم گروپەی لیدەری گروپێک کە پێکات پێت لە کچوکوڕێکی زۆر بۆ ئافرەتێک ئاستانە یان قورسە یان چۆن ئەیبینی؟ زۆر سپاس پرسیارێکی باشە بە حکومەوەی کە بڵێن ئیستا ئافرەت ڕۆڵی ئافرەت وردە وردە خەریکە هەنێ شت هەیە هەنێ پۆست هەیە هەنێ هەنگاوی باش هەیە کە ئەینێ بۆ من ئاسانە چکە خۆم پێشتر لە ناو گروپێکی ترابووم بەڵام کۆمەڵی هاوڕێ جیا بووینەوە چکە بڕیارمانە هەنێ گەشت هەیە بیکەین کە سەخت بێ ئەم سەختیش تەوان لە بوونیەتی مرۆڤەکەوەیە بڕیارمانە سەختیەکان بکەین دواتر بوو گەشتەکان بکەین گەشتی ئەمڕۆژمان وەکە بینین گوڵگەشتێکە سپاسیانەکەم ئەندامەکانی من هەموو لیان ڕازبیم. باشە بۆچی ئێمە هێنا بۆ ئێرە بالفعل شوێنێکی فێنکو خۆشە بەڵام تایبەتمەندی ئێرە لە چیایە کە ئەمڕۆ باس و خوازێکی ژینگەی لەسەر بکەین کە بیبەستینەوە بەم شوێنەوە؟ هاتنمان ئەمڕۆ بۆ ئێرە مەبەستمان ئاوە ئەمڕۆ باس لەسەر ئاو بکەین کە ئەمڕۆ ئیتر وردە وردە جەوەکان وای لێ بەرەو گەرماڕوە شاخەوانەکان وردە وردە بۆ لووتکەکان ناچن ئەچنە گوڵگەشتەکان خۆشترە هەم فێنکترە هەم سەردانێکی جوانی شوێنە مێژوویەکانی شەکەی یەکێک لەمان ئەمە مێژوویە ئەمە دەمێکە هەیە سەوارێکی جوانی هەیە ئەگەر جوان دیقەت بین ئاشنا بین بەوەی کە ئێمە سروشتمان خۆش بێ بۆ نمونە ئەم ئاوە ئەبینین ئێمە هەست بە خۆشەویستی ئاوەکەین هەمان ئەو ئاوەیە کە ئێمە لە ماڵەکانی خۆمانە بەکارێنین ئەم ئاوە لێرە ئەڕوا لە ماڵی شەو هەمان شتە بەڵام ئایا ئەمە ئەگەر نەمێنێت چیەکەی لە ماڵەوە؟ من دوێنێ بە کۆڵانێک ڕۆشتم لە شاری سلێمانیە ئەمە دووەم جارمە بۆ کۆڵاناتی ئەپەڕم دوو ئافرەت ئەو منافەسەیانە هەردووچان لە ماڵەکانی خوانەوە هاتبوونە دەرێ هیچیان سۆندەکەی زۆر گەورە بوو ئاوەکەی زۆر زۆر بەبقەوەتی پێ هاو گومانم لەوانە بووکەوە ئاوی بیرە بەکارێنی ئەو ژەرزەمینەی لەم ڕۆژەیە کێمە ئەزمەی ئاوە لە هەموو دنیا بیزاد لە کوردستانیش خەڵک ئاو بەفی ڕۆیەکەواتە ئەمڕۆ باسخواسێکی گرنگەکەی لەسەر ژینگی ئاو چۆن ڕاگررتنی ئاو بیرۆکی بۆ ئەدۆزینەوە و قسەیەکی باشی لەسەرەکەین. زۆر باشە خۆشحاڵە بین ئەگەر ئێمەوەنە هوشیاریمان هەبێت لە ناو ماڵەکانە ئەگەر بیریش نەبێ ئەو ئاوە بێ کە ڕئیسیە ئێمە هەر بگەینە ئەو حاڵەتی خۆمان بکەینە ئەو حاڵەتی کە کاتێکە ئاو نامێنێ ئێمە چۆن ماڵ و ماڵەکەین یان چۆن بە دوای تەنکەرە ئاوا گەڕێن بۆ کڕینی ئاو. ماوەسانیان ئەمڕۆ ئێمە کە هاتوونێتە ئەم ژینگە جوانە ئەم ئاوهەوا سازگارە هەڵبەتە جیاوازین پێ لەگەڵ ژیانی شار ئێمە کە ڕۆژانە لە شار ئەژین لە ناو بیناکان ئەژین لە ناو سیارە و قەرەباڵغی و دووکەڵ و هەوایەکی ناساز ئەژین بەڕاستی
ئەو گۆڕانکاریە دەرونیانە چییە کە بەسەر مرۆڤایەت کاتێک لەو جەنجاڵ و پیسی و هەوا ناسازگارەوە یەتە کەشوهەوایەکی واهی جوانەوە ئەو گۆڕانکارە دەرونیانە چین کە بەسەر مرۆڤایەت کە هەستی پێەکەی بێگومان ئەمڕۆ ڕۆژێکی زۆر زۆر خۆشە من زۆر خۆشحاڵم لەبەرەوەی کە هەستەکەم هاتوومەتەوە ناو ڕەچەڵک و سروشتی مرۆڤ بوونەکەی خۆم کە ئەو کاتێککە تۆ لە سەرەتا هاتوویتە ژیانەوانێ مرۆڤەکان لەناو ئەم سروشتە جوانەیە ئەو دارانە ئەو گەڵایانە ئەو شاخە ئەو تافگەیە ئەمانە هەمووی بوونەتە مای خۆشبەختی و سەرچاوی ئیلهامێکی ڕۆحی بۆ هەموو مرۆڤەکان من وەک خۆم هەموو کاتێ ئەمە ناو سروشتەوانێ هەستەکەم جارێکی تر ئەچمۆنە ئەو ڕەچەڵەکە سروشتیە جوانی خۆم وەک مرۆڤێک اینجا کە لە کوردستانای گشتی ئەم کوردستانە پڕپڕە لە ئەم هەموو دیمەنە جوانە ئەم هەوا سازگارە ئەم تافگە جوانانە ئەو هەوا جوانە لێرەکە هەیە بەگشتی لەناو شارەکەمانە هەستەکەین ئەخنکەین سیخناخ کراوە ئەکرێ ئەو شتانی کە لە شار و لە ژوور و لە ماڵەکانی خۆمانە ئەیکەین کە هاتینە سروشتەوە نەیکەین بۆ نمونە زۆر خەڵکێتە سروشتیشەوە شتەکانی ناو شاری لەگەڵ خۆی هێنێ وەکو مەسەن هێنێرگەلا هێنێتە ناو سروشتەی کێشەی هەیە دیجەیەک هێنێ لێ یعنی ئالوودە بۆ بەو شتانی خۆیەوە دیسان لەگەڵ خۆی ئەهێنێتەوە ناو سروشت ئەمە چ چێژێکە لە من ئەگەر بێن بۆ ناو سروشت بۆ نمونە تاوڵەیەک بێنم لەگەڵ خۆم دۆمینەیەک بێنم لەگەڵ خۆم ئەمە تۆزێک لە کەلتوری چونە ناو سروشتەوە دوورە لە ژواندا ڕاوەستە چاوەڕوانی نیگای تۆیە هەردوو چاوەڕوانم کە دارکەوی وەکو فەری چاوەڕوانم کە دەرکەوی دوێنەی فەری دەستم بگری و بەرەو هەواری نوێنبەری دەستم بگری و بەرەو وێدی نوێنبەری چاوەم تینووی بینیکی تۆیە عەزیزە لە دارکەوە بێ تۆ ژیانم پایزە چاوەم تینووی بینیکی تۆیە عەزیزە لە دارکەوە بێ تۆ ژیانم پایزە چەندە سەختە و ڕۆژانەی کە دوور لە تۆ چەندە سەختە ئەو ڕۆژانەی کە دوور لە تۆ هەر بە هیوای هاتنی تۆ دێم و دەڕۆم هەر بە هیوای بینینی تۆ دێم و دەڕۆم دەستخۆش ڕیڤانخان دەستخۆش ئەی یەک پرسیار ڕیڤانخان کچم زۆر بینیوە کە هەر لە حەفتاکانەوە لە هەشتاکانەوە لە نەوەکانە کە خولای گیتاریان هەبوو فێری گیتار بوون چونکە ئاستی باشش زۆر بەس دوای بەردەوام نەبوون بۆچی ئافرەت لە کۆمەلگەی ئێمە ئەڵێن سەردەمەکە بەرەو پێشکەوتن چووە بەڵام ڕێگریەکان هەر هەن ئێستاش من کە ئالێتەکەم ئەگرم بەدەستمەوە ئەچم بۆ دەورە ئێستاش خەڵک ئەرسەیرم ئەکە هەر تعلیق ئەیە دیارە هەرهی ئەوەیە ئافرەتان زۆر بوێری ئەویان نییە قەی ناکە ئێستا مەسەرەن کچە بین ئافرەتە بین عازف فلوتە عازف مثلا کەمانچەیە عازف ویۆلە عازف چەلۆیە عازف کۆنتراباسە ئەمێرە فودارەکان زۆربەی بەس بۆ بیزار لەگەڵ گیتارەوە عەداوەتتان هەیە بۆ منیش پێم ناخۆشە ئەژمەوێ هۆکارەکەی بزانم وازە مەسەلەن مەسەلی کۆمەڵگاکە بێنەوە لەلایەک خۆتان بۆچی لەسەر گیتار نامێنەوە ئێستا تۆ بەتەمای لەسەر ئەم گیتارە چەندێک هەوڵبەی بەڵێ بێگومان من ئەمەوێ یەکەم بم لە ئافرەتەکانە بۆ ئەوی ئەو ڕێچکەیە پشکێنم بەڕاستی حەزەکەم بەردەوام بیت ئەو بەردەوام بوونە لە خۆتان ڕائبینی بەڵێ ئینشاءڵڵا بێگومان ئەتوانێت ئەسپێکی تەنیای گیتارمان بۆ عەزف بکەی بەسەر چاو خۆش بێ من عەزف ناکەم حەزەکەم وی تۆ دەرچێت باش
دەست خۆش باشە بۆچی وەکو گیتاریش معدل یەکسەر حەزەکەن فێری کلاسیک بن ئێستا پارچە موسیقی لەدا کلاسیک بوو بۆ حەز لە کلاسیکن بۆ حەز مەسەرەن ڕۆک فلامینکۆ هەڤی مێتال جاز بلوز ئەمەوێ من بڵێم کلاسیک بە تایبەت بۆ هەموو ئالەتەکان ناتوانانی بڵێ بەس بۆ گیتار بۆ هەموو ئالەتەکان کلاسیک بەڕاستی پێویستە چونکە تۆ سەرەتا پێویستە ئەوەی کە فێر ببی دە سوپەنجە و ڕێگ ببێتەوە ئەنجا بەڕای من ئەنجا ڕاکەوە لە جێخۆەتی دەستخۆش هەڵبەتە کلاسیکێکە لەو مۆسیقا ڕاقیانی کە زەڕورە وەکو دەستپێک فێریوی بەڵام ئێستاڵەکانی کەشکە جاز بلوز ڕۆک ئەوانە پێویستە تریش پێویستە تایبەتمەندێتی خۆیە دەستخۆش ڕیڤان خان هیوای سەرکەوتنە بۆ خوازم هیوادارم لە گیتارە لە ئاستێکی بەرز بوو بینەوە لە سەر ستەیج لە بەرنامە لە کلیپی خۆتە گیتار بڵێن ڕیڤان ئەم ئازە گیتارە مهمە زۆر سپاس دەکەم سپاس بوو بەرنامە جوانە میش حەزەکەم لە ڕاستیا بەرەو پێشکەوتن بچین بەڵام پاپشتیمانەوێت زۆر سپاس یاردێ و دەڕوا و تۆز ناگیرێ یاردێ و دەڕوا و تۆز ناگیرێ یارم دەڕوا لەنجاکە هەروە ئەڕوا لەنجاکە ئێمەنیم شپر زادەکە یاردێ و دەڕوا و تۆز ناگیرێ ساماواری داگیرسێنم ساماواری داگیرسێنم ئیستیکانە و قەندی دێنم یاردێ و دەڕوا و تۆز ناگیرێ یاردێ و دەڕوا و تۆز ناگیرێ شیرینە ساوزێدانی هەناری کیژە جوانەکەینێ و کوردەواری پێم بڵێ لە سەرچی لە من تۆراوی پێم بڵێ لە سەرچی لە من تۆراوی چەند شەرەنگە ڕام چاخەک بەسەری بوومە شووەکەی قەت نەدیاری ببوونی تۆوە لەم شار وێڵم چۆن دڵم دێڵێ تۆ بەجێ بێڵم چۆن دڵم دێڵێ تۆ بەجێ بێڵم شیرینە ساوزێدانەی هەناری کیژە جوانەکەینێ و کوردەواری وەکو شارەزایەک لە بواری ئەدەبیات حەزەکەم خۆشمان و بینەرانیش ئەوە بزانین ئایا لە ڕووی ئەدەبیات چ گرنگیەک لە دێر زەمانەوە تا ئێستا لە ئەدەبیاتی کوردیە بە ژینگە دراوە لە چ بوارێکی ئەدەبیدا هەستەکەی بەشێکی بۆ تەرخانکرا بێت لە ڕووی ئەدەبیاتەوە شعر بێت ڕۆمان بێت چیرۆک بێت پەخشان بێت لە هەرچێکۆ بێت لە ڕێگەی ئەم بابەتانەوە ئامۆژگاریەک بابەتێکی ژینگەی وروژێنرا بێت لە کوردستان دەستخۆشمیە سواز بە وتەکانت من محەممەد نادم نووسەر و شاعیر سەرۆکی لیقی ئەدیبانم لە سلێمانی هەڵبەت لە نێو ڕێباز ئەدەبیەکانە ڕێباز ئەدەبەکانش بەدەر نییە لە سروشت ڕێبازێک دروست بوو بە ناونیشانی پەرناسیزم کێوێکە لە یۆنان ئەم ڕێبازەکە دروست بوو ڕێبازێکی ئەدەبیە حاشا هەڵنەگرە باشە لە نێو ئەدیبیاتە ئێمە بایەخمان بە سروشداوە باسی ناتورالیزمانێ ماتریالیستمان هەیە واتە سروشت و دنیایی لە ڕێبازی پەرناسیزم دش بە ڕێبازی ڕۆمانسیزمەکانە باشە پێمان ئەڵێ با مرۆڤ واز خودی خۆی و لە حوزنی خۆی و لە ئارزووی دڵی خۆی بێنێ ڕووبکە لە دەشت و لە کێوەکان ڕووبکە لە سروشت ئەوێ جێگای ئیلهامە جوانە زۆر ئەی باشە هیچ لە ئەدەبیاتی کوردیش حیزێکی هیچ پانتایەکی داگیر نەکردووە هیچ ئەدەب موسێکمان بابەتێکی گرنگی لە ڕووی ژینگەییەوە بڵاو نەکردوێتەوە نیمانەشتیوە ئەگەر بڵێم نییە هەیە بەڵام هەینتان سەخت نییە تاوەکو هەموو خوێنەرەکان و هەموو بۆچی ڕۆژنامە نووسان شاعیران ئەدیبان ئەم هەموو پەخشان و شعر و شتە بەسەر دڵاریە بەسەر کایی سیاسیە کۆمەڵاتیە لە هەموو بابەتێکە
هەڵبەتە هەمانە لەسەر ژینگەش کە ئەڵێن ژینگەم هەڵبەتە زۆربەی شاعیرانمان زۆربەی ئەدیب و نووسەرانمان لەسەر جوانی کوردستان شتیان نووسیوە کە ئەواتە ئەوەش ئەبێ بە ئیلهامێک بۆ باسکردنی کە باسی جوانی کوردستان ئەەکەی کەواتە باسی ژینگە جوانەکەیکی ئێستا ئەو شاعیر و ئەدیبانە بێنەوە ئەتوانن باسی ئەو جوانی کوردستانی ئەو سەردەمە بکەن بۆمان کە ئێستا بیبینن هەر لە نێو ژیان نامەی گۆرانە باس کراوە چەندین شعری هەیە بە سەرکەنێوەکانی هەورامان و شوێنەکانی تری کوردستان و قانع بەڵێ قانعیش چەند شعرێکی زۆر جوانی هەیە بەسە سروشی کوردستانە و هەموو شاعریکەش هەیە دیسا بۆ نمونە من ئەمڕۆکە ئەو تافگەم بینی ئەوەم بیرکەوتەوە کە ئەڵێم ئازیز تافگە چەند بەرز بێ ڕنگ و تامی ئەو ناگۆڕێ ژنیش وەفا و سۆزی هەبێ هەرگیز دڵی پیاو ناگۆڕێ یعنی ئاوا سێری سروشتەکەی دەستخۆش زۆر سپاس ئێنە لای خاتون جەناب پێم وابێ مدیری کتێب پرۆژەی کتێب لەو بواری کە جەنابتی تیایی لە پرۆژەی کتێبە زۆر جار کە ئەچینە معرەزی کتێبەکان یا ئەچینە کتێبخانەکان ئەناوین جیا کراوەتەوە بابەتی جوگرافی کۆمەڵایەتی ئاینی سیاسی ئابووری هیچ تا ئێستا من دیقەتم ناوە لە هیچ لە پێشانگای کتێبەکان لە هیچ ئەو شوێنانە بەشێک جیاکرابێت و نووسرابێت بابەتی ژینگەی بۆچی؟ هۆکارەکەی ئەوەیە کە هەر لە سەرەتاوە ینی ئەو بوارە گرنگی پێ نەدراوە بەڵام ئێمە وەکو پرۆژەی کتێب لەو مەجاالە ئیشەکەین و ئینشەڵا کە بتوانین شتێکی وا دامەزرێنین و سوودی هەبێت و لە دوای ئەمەش بەردەوام بن هەیە بابەت باسی سروشتەکە بەڵام بە دیاریکراوی نییە کە باسی ژینگە بکات هەوڵەکانتان لەو پرۆژەیە خۆی لە چی ئەبینێتەوە لە چۆن چی ئەکەن سەرقاڵەکەتان لەو پرۆژە لەباری چیوە؟ ئێمە گروپێکی خۆبەخشین لە ژێر ناونیشانی پرۆژەی کتێب من بەڕێوبەری لە قی سلێمانیم لە پرۆژەکەە چەند گەنجێکی خۆبەخشین و بۆ ماوەی 3 بۆ 4 ساڵە کارەکەین بە خۆبەخشی کارەکانمان لە بواری کتێبە ناساندنی کتێبەکانە یاخود ئەنجامدانی کۆڕ سیمینارە سیمینارەکانیش خۆی بینێتەوە لە بواری ژینگە و کۆمەڵایەتی و هەر بوارێکی ترکە پێویست بێت لەو بارانە ئیشەکەنێمە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن زۆر سپاس ئەریوان خان جەنابەت وەک ئەکتەرێک کە بەشدار بوویت لە درامایە کاوەنی بزانم لەم ژینگە لەم ناوچەیە و لاوانەی لەم شوێنەشە نواندنتان کرد بێ بۆ ئەو درامایە باشە هەڵبژاردننی دەقی دراما سیناریۆ لە درامایە کە شوێنێک لۆکیشنێک هەڵەبژێرێت وابەستەیە بە ناو دەقی سیناریۆکە کە یەنە شوێنێکی تایبەتی سروشتەوە یاخود لە ناو سیناریۆکە ئەو شوێنە دەستنیشان کراوە کە بۆ یەن وەکو ئەو شوێنێکە ئێرە ئەمەی ئێوە چۆنی بوو دەستنیشان کراو بوو یان بەهۆی کە سروشتێکی جوانی هەیە دیمەنێکی جوان بخەنە ناو دراماکەوە ئێمە فیلمێکی سینەمایی بوو باسی ڕێگای مەرگی ئەکرد کاتێک کە هاتیم بۆ لۆکیشنەکە سیرمان کرد ئەو فیلمە لەگەڵ ئەم لۆکیشنەی ئێرەیە زۆر گونجاو بوو هەم بۆ سروشت یعنی فۆتۆشۆی تیا دروست نەکرا بە هیچ جۆرێک باشە یعنی کەواتە بیرۆکەی ئەوە هەبووە کە فیلمێکی سینەمایی هەبێ شوێنێکی سەخت هەڵبژێرێت هەموو شتێک تاو بووە ئەنجا بە دوای لۆکیشنا گەڕاون لە کاتی تەسویرە یاخود مەسەلەن سیناریست مخرج لەسەر ئەساسی شوێنەکە سیناریۆکەی نووسیوەتەوە بۆیە لەگەڵ هەڵکەوتی جوگرافی شوێنەکە معاناتی ئەو ڕۆژنوشتە بدۆزێتەوە ئەمە چۆن ئەکرێت ئەم هەماهەنگێ لە ناو فلیمە لە کوردستان طبعا ئەبێ سیناریۆ دابڕێژرێت ئەنجاکەنە لۆکیشن چکە تۆ هەتا سیناریۆکە دانە ڕێژی ناتوانیت یانە لە خۆتەوانێت ئەچی لۆکیشن لێکوێ ئیکی یعنی ئێوە کە هاتنە ئێرە هەموو خاڵێک بە خاڵێک دەستنیشان کرا بوو کە چیتیا ئەکرێت بەڵێ لە بەرێمە فیلمەکەمان باسی بەسەرهاتێ بوو بەسەرهاتێکی ناخۆش بوو کە ئەوایە ڕێگەی سەختی تێکەوتایە ئێرەش کە سروشتێکی هەیە بەڕاستی لەگەڵ ئەو سیناریۆ لەگەڵ ئەو فیلمەی ئێمەیان زۆر گونجاو بوو لەبەرەوەی ئێرە شوێنی سەختی زۆرە کەواتە کە تۆ وەکو ئەکتەرێک نواندن لێرە ئەەکەی بە تەواتی ئەتوانی بەرجەستەی ئەو کاراکتەرە بکەیت کە ئەو دەوری گیراوەتێ لەو شوێنە مەترسیە توانیتە بەرجەستێکی بە تەواتی
بێگومان من خۆم دەورەکەم یعنی شتێکی زۆر ناخۆش بوو بە سەرهاتێکی زۆر ناخۆش بوو کە بەسەر خۆمە ئاهات یعنی پشتی کامێرا هەمویان کەوتنە مۆقیفێکەوانێ نازانم هەمویان دەستیان کرد بە گریان لەبەرەوەی یەکەم شوێنەکە ترسناک بوو دووەم دەورەکەش بەڕاستی سەرنج ڕاکێش بوو. کاک ڕێنوار ئەوەنی بزانم جەنابتان ڕێکخراوێکتان هەیە یان لە ناو ڕێکخراوەکان کە ناوی ڕەشماڵە کولتوریشە هەبەت کە ئەڵێن ڕەشماڵ لە سروشتا هەڵەیرێ ڕەشماڵ جێنزرگەیەکە لە سروشتا پەیوەندێکی ڕاستە و خۆی هەیە ئەو ناوە هەر وەهی لێتان ناوە یان ئەو ناوە ڕێک بەهۆی ئەو سروشتەوەی لێتان ناوە کە ڕەشماڵ خۆی لە ناو سروشتایە هەڵبەت ئەگەڕێتە بۆ سروش دواتریش ئەوە کە لە پووری وڵاتمانە دابوونەریتی وڵات ئێمە لە باپیرانمان کاتی خۆی لەژێر ڕەشماڵا بوونە ئەوە چایان هەڵێناوە باشە بە جلوبەرگ و بە ڕەشماڵ و ئابۆ دابوونەریتە کە لە سروشتە جوانەکەی کوردستان هابوونە ئێمەش ئیسمان خزمەتکەین بە کوردستان و بۆ سروشتە جوانە بەهۆی ئەو ڕەشماڵەوە با بڵین ئێستا ڕەشماڵ زۆر کەم بۆتەوە یان بەس لە لەوانی کە گەرمیان و کوێستان ئەکەن و ئاژەڵداری ئەکەن ئەوانە تا ڕادێک ڕەشماڵیان ماوە زۆر کەم بۆ تۆ لە چەند ناوچێکی زۆر کەمی کوردستان ئێستا بەدی ئەکرێ ئەو ڕەشماڵانی کە جاران هەڵ ئەیرا و خەڵک لێژێریە دائەنیشت ماستاوێکی سارد سەهۆڵاو لە قاپێکی دارە بە کۆچکێکی دار سێبەرێک و هەوایەکی فێنک شووتێکی فێنک قاشکراو لەگەڵ ئێستاە کە هەمان دیمەن دروستکەیتەوە ئەو تامەی هەیە بە دڵنیاییەوە نەخێر بۆچی؟ ئێمە ئەمڕۆ دەستکاری شتەکانمان زۆر کردووە ڕاستە توانین ڕەشماڵەکە و خۆی دابنینەوە بەڵام ئەو ماساوی کە باسیەکەی ئەو میوەی کە باسیەکەی دەستکاری کراوەسە ئەمڕۆ هەمووی بەڕاستی بە شیمیایی ئەکرێت بەڕای شتەکان دەستکاری کراوە لە جێ خۆی نەماوە ژینگەمان وەکو خۆی نەماوە بە دڵنیاییەوە ژینگەکەیەکو خۆی نەماوە ئێستا ئێمە چالاکیەکمان هەبوو ئێمە ویسمان بۆ تەلەبەی زانکۆ ئەوانەیە کە یەکەم ساڵی زانکۆیانە یەکی نەمامێکیان بینە بینێژن باشە ئەو نەماماکەم بەناو خۆیەوە 4 ساڵی زانکۆ خزمەتی نەمامەکەکە تەخەڕوجەکە گەورە ژنێرێ مناڵە چێتە زانکۆ سەرەکە درەختێکی گەورە هەیە بەناو باوکیەوە ئەهەیە بەناو دایکیەوە ئێمە بۆ کوردستان تۆزە کەم تەرخەمین سێرەکەی ئێمە سروشتە جوانەمان هەیە خەڵکی بیانی یەتە وڵاتە یەتی ئەم سروشتە جوانە بەڵام ئێمەی کورد لە دوێ خۆمانەوە پاژماوە جێمی ئێڵین باشە یعنی بیانەکەەوە ناکە ئەو گەشتیارانی کە لە خوار و ئابینم و خوان پێچاوەتەوە و بەتەمان ئابێرا سەرکەون و بڕۆنەوە یەکمانە ئەگەینێ ئەویش ئەوەیە کە ئەمڕۆ بەرەو کۆتای ئەڕوات لەبەر ئەوە ئێمەش کۆتای بە بەرنامی ئەمڕۆی گەشتوان دێنین هەر شاد و بەختەوەر بن با بڕۆینەوە.